بە بڕوای من ئیمڕۆتوانم بڵێم ئەمە ژوانێکی ئابووری زۆر گرنگ بوو بە مەبەستی گفتوگۆكردن سەبارەت بە سەرجەم کێشەوگیروگرفتەكانی وەبەرهێنان لە ئێستادا و دۆزینەوەی ڕێگەچارەی گونجا و زیاتر خزمەتكردن و پێشكەوتنی پڕۆسەی وەبەرهێنان لە شاری سلێمانی و دەوروبەری بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی کۆبوونەوەیەکی بەرفراوان لە نێوان سەرۆکی دەستی وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتی ئاگشتیەکانی سلێمانی وەبەرهێنەران و کۆمپانیەکانی سلێمانی و دەوروبەری بەڕێوەچوو. گفتوگۆیەکی ڕاوێژکارانە و ئاڵۆگۆڕی بیرروڕابوو بۆی بتوانین لە ئایندەیەکی نزیکە لە ناو چوارچێوەی کارنامەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەو پلانە ئەستراتیژیی کە حکوومەت هەیەی بۆ پێشخستن و پشتیوانیکردنی کەرتی وەبەرهێنان دروستکردنی دەرفەتی کار بە پشتیوانیکردنی کەرتی پیشەسازی کشتوکاڵ گەشت و گوزار هەموو ئەمانە بەیەکەوە بچێتە پێشەوە و بتوانین مەزدەری جیاواز بۆ داهاتی وڵاتەکەمان و دەرفەتی کارکردن دروستکەین گفتوگۆمان کرد. من ئەوە بەدی ناکەم کە جیاکاری هەبوو بێ ڕەنگە سەرۆکی دەستەی وەبەرهێنەرانی حکوومەتی هەرێم بەڵێنیدا گڕوتین بە پرۆژەکانی سلێمانی بدەنەوە و هیچ جیاوازێکیش لە نێوان دەڤەری زەرد و سەوزدا نەکەن. من ئەوە بەدی ناکەم کە جیاکاری هەبوو بێ ڕەنگە ڕۆفی کوردستان وا بوو بێتن کە هەندێک تەوزیعات کراوە بەڵام لە داهاتوو دڵنیابن بە یەک چاوسەیری هەموو ناوچەکان دەکرێت سلێمانی گەرمیان دهۆک هەولێر حکوومەتی هەرێمی کوردستانی دارایان دەکا ئێمە یەک حکوومەتین و بەپێی ئەوەی کە ئێمە بوو بەرنامەی کاری داهاتووی حکوومەت دامانناوە و نێردراوە بە ئەنجومەنی وەزیران ئەوەیە کە زیاتر تەرکیز لەسەر یەکەی نیشتەجیبوون بوو خەڵکی کەم دەرامەت دەکرێت و بە قستی درێژخایەن ئەگەر بڕیاری داهاتوو بدرێت بووکردنەوەی یەکەش نیشتەجیبووەکان. وتەبێژیەکێتی وەبەرهێنەرانی کوردستانیش ڕایگەیاند لە کابینەکانی ڕابردوودا سلێمانی زۆر پەڕاوێز خراوە و دەبێت لەم کابینەدا بۆی قەرەبوو بکرێتەوە. عدالەتێکی واقعی لە وەبەرهێنانی هەرێمی کوردستان بێتە دی نەخشە ڕێگای وەبەرهێنان لە هەرێمی کوردستانەوە خۆی جێبەجێ بکرێ بابەتی حیزبایەتی وەلا بنین سێرێکی مەناخی شارەکان بکەین بزانێکین ئەو شارانە پێویستیان بە چ وەبەرهێنانێکە. ئێمە بە دڵنیایوانێ لە ماوەی ڕابردووە سنووری پارێزگای سلێمانی تۆزێ خۆی بە مەغدوور دەزانێ بە تایبەتی لە دواکەوتنی لە هەندێک پرۆژەی گرنگی خزمەتگوزاری کە پرۆژە خزمەتگوزارەکان خۆیان خزمەت بە وەبەرهێنانەکەن و لەلایەکی تریشەوە لە هەندێک پرۆژەی گرنگی تری استراتیژیکە لە هەرێمی کوردستان و سنووری پارێزگای سلێمانی ئەوەیە بەدی بەهاتایە. لە ساڵی 2014دا بەهۆی قەیرانی دارایی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان تووشی گورجێکی کاریگەر بوو بەشێکی کۆمپانیەکان ئیفلاسیان کرد زۆرینەی زیانەکانیش بەر وەبەرهێنەرانی سلێمانی کەوت ئەمە بەدەر لەوەی پرۆژەکانی نیشتەجێبوون کە بۆ کرێچی و کەم دەرامەتان بە کۆمپانیەکان درا نەیانتوانی ئامانجەکانیان بپێکن و بەرزی نرخەکەیان کردی بە مۆڵگەی بەرپرسانی باڵا و دەوڵەمەند و سەرمایەداران و ئەژاران و هاوڵاتی کەم دەرامەت لێی سوودمەند نەبوون. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.